ئەمڕۆ یادی دامەزراندنی سوپای شوم و نەکگریسی عێراقە. ئەم سوپایە کە لە ڕۆژی یەکەمی دامەزراندنیەوە تا بە ئەمڕۆ دەگا یەک ئەرکیان هەبووە: کوردکوشتن، وێرانکردنی گوندەکانی کوردستان بە تەواویەوە، خاپوورکردنی و دوجاریش هەمومان دەزانین ئەنفال و کیمیاباران و 16 ئۆکتۆبەریشمان لەبەر چاوە چۆن کەرکووکیان داگیر کرد و سوکایەتیان بە تەواوی پیرۆزیەکانی کورد کرد. و ئەمڕۆژ ئەم سوپا قارەمانەی عێراق خەریکی ئەنفالی گەڕەکی نەورۆزن لە کەرکووک. لەسەر یادی دامەزراندنی ئەم سوپا نەگریسەی عێراق میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەربارەی ئەم سوپا شومەی عێراق دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز کاوە مەحموود سکرتێری حیزبی شیوعی کوردستان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاکاوە شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. کورد هیچ وەختێک عێراقی بە وڵاتی خۆی نەزانیەوە و سوپاکەشی قەت بە سوپای خۆی نەزانیەوە، وەکو سوپای نازی تەماشای کردووە. کەواتە پێدوانیە لە یادی دامەزراندنی سوپا شومەکەی عێراقدا کورد تەنها وێرانکاری و کیمیاباران و ئەنفالی بیر بکەوێتەوە؟ ئەم کاتە باش ئەوەی کە من پێم وایە پێویستی بە پیاداچوونەوە هەیە، پیاداچوونەوەی چەند چەمکێکە بە تایبەتی لە سەرەتاوە باسی بە نیشتیمانبوونی سوپا کرا. لە ڕاستیە لەم هەلومەرجی دەوڵەتی عێراقدا لەوانەیە سوپا بێ بە سوپای دەوڵەت، بەڵام سوپا نابێ بە سوپایەکی نیشتیمانی. و بابەتەکە هەر سوپان نییە، بابەتەکە هێزە چەکداریەکانە. لە ڕاستیە ئێمە لە کوردستانە وشەی نیشتیمان، چەمکی نیشتیمان بەنسبەت ئێمەوە کوردستانە و بەنسبەت خەڵکی دەرەوەی کوردستان، ناوچەکانی کە کوردستانی نین، بۆ نمونە باشووری عێراق و ناوەڕاستی عێراق، پێی وایە نیشتیمانی هەموو دەوڵەتە، سنووری دەوڵەتە، بۆیە لێرەدا چەمکەکان جیاوازن. ئەژمێنێتەوە یەکێ لەو هەڵانەی تر کە ئێمە تووشیە بین، تەماشای سوپا بکەین بە دابڕین لە شوناسی دەوڵەت و شوناسی سیستمی سیاسی و شوناسی حکومڕانی. کاتێک کە دەوڵەتەکە لەسەر بنەمای تایفیەت دروست بکرێ یان لەسەر بنەمای نەتەوەی باڵادەست دروست بکرێ، لە هیچ کاتێکە ئەو سوپای نابێت بە سوپای دەوڵەت، کە سوپای هەموو دەوڵەت بێ کە بە یەک چاو تەماشای هەموو دەوڵەت بکات لە چوارچەوەی چەمکی هاوڵاتی بوون کە لەو دەوڵەتە کۆ بکرێتەوە. بۆیە ئەوەی کە هەیە بابەتێکی نوێ نییە، ئەو بابەتە ئێستاش دووبارە بێتەوە. لە ڕاستیە ئەو ڕاپۆرتەی کە ئەیاد عەلاوی ئێوە ئیشارەتان پێکرد کە چاوەڕێی سوپایەکی بەهێزەکە، تەسریحی یان مزەکەراتی مەلیک فەیسەڵی یەکەم دەخاتە بیرمان. مەلیک فەیسەڵی یەکەم کە باسی عێراقەکە، ئەڵێ عێراق لە سێ پێکهاتەی جیاواز پێکاتووە، شتێک نییە ناوی ئومەی عێراقی بێکە کۆ بکرێتەوە و وەسفی هەموو ئەم پێکهاتانەکە و پێی وایە ئەبێ هێز هەبێ، ئەم هێزە هێزی سوپا بێ، واتە بەهێز ئەم دەوڵەتە دروست بکرێ. ئێستاش هەمان عەقڵێتە بە شێوازی جۆراوجۆر دووبارە بێتەوە. زۆر باش. من پێم وایە ئەوەی کە ئێمە پێویستمان پێیەتی شوناسی دەوڵەتە. کاتێک شوناسی دەوڵەت نەگۆڕێ و کاتێک سیستمی سیاسی نەگۆڕێ، لەبەرەوە هەتا تەنانەت باسی ئەوە بکرێت کە تۆ ڕێژەی تۆ ١٧ بێ، تەنانەت ١٧ بە هیچ ناگۆڕێ، تەنانەت ڕئیس ئەرکانی جێیش لە تۆ بە هیچ ناگۆڕێ. بە بۆچوونی من تەنانەت سەرۆک وەزیرانی عێراق کورد بێ هەر هیچ ناگۆڕێ، لەبەر ئەوەی دەوڵەتەکە دەوڵەتی تۆ نییە. لەبەرەوە لەو کاتەیە مؤسسات و دامەزراوەکانی ئەو دەوڵەتە نابێت بە بەشێک لە دامەزراوەکانی تۆ. زۆر باشە بۆکو نیشتیمانێکی کوردستانی. باش کاکاوە ئێوە ئاماژەتەن بە خاڵێکی یەکجار گرنگ کرد کە ئەوەیە عێراق نابێتە وڵاتی کورد. بە سوپاشکەشی لێگەڕین بە پێی دەستور، ئەم دەستورەی کە ئێستا هەیە لە عێراق نابێ سوپا و هێزە چەکدارەکان بۆ یەکلاییکردنەوەی ململانیەکان بەکار بهێنرێت. بەڵام خۆ 16 ئۆکتۆبەرمان بینی چیان کرد و چۆن کەرکووکیان داگیر کرد. ئەوە تا جەنابیشت ئاگاداری ئێستا
سوپای عێراق ئەم سوپا قارەمانەی کە شانازی پێواکەن ئەوە تا خەریکی ئەنفالی گەڕەکی نەورۆزن لە کەرکووک. ئایا ئەمە پێشێلی تەواوی دەستور نییە یاخود هەر خۆیان هیچ ئێعتیبارێکیش بۆ دەستور دانانێن؟ دەرەنجامی ئەوەی ڕووەدا چ کاتی خۆی ڕوودابێ چ 16 ئۆکتۆبەر ڕوویدابێت چ ئێستا ڕووداوانە هەمووی کۆکەیتەوە و چی تەماشای هەموو مێژووی عێراقی چونکە ئەگەر تەماشای مێژووی عێراق مێژووی دەستورەکانی عێراقیش بکەیت لە هیچ کاتێکە لە دەستورێکە نهاتووە هەتا دەستوری کاتی باسیش ناتۆ بڵێ سوپا ئەبێ خەڵک داپلۆسی ئامرازی داپۆستین بێ بۆ گەل شتیوان نهاتووە بەڵام دەمێنێتەوە حەقیقەتەکەی چییە؟ دەرەنجامی ئەوەی کە ئێستا ڕوویدا چییە؟ دەرەنجامەکەی ئەوەیە ئەو پرۆسە سیاسیی لە 2023ەوە دەستی پێکردووە کە بە ناوی پرۆسی بنیانانی عێراقی نوێ لەسەر بنەمای فیدراڵی دەتوانێتێکی داخراوە و ئەو پرۆسە سیاسیە بەرەو کۆتایی بوونەچێ و لەبەرەوە ئەم حاڵەتەی کە ڕووەدا ڕنگدانەوەی بەرامبەرەکە باوەڕی بۆ پرۆسە سیاسیە نییە لە کاتێکە تەرازووی هاوسەنگی هێزەکان لە بەرژەوەندی ئەوان نەبوو لە ساڵی 2023 بە شێوازێک مامەڵێ کرد هەوڵی داوە لەم ماوەیە ئێستا لە 2023 مان تێپەڕان یعنی 20 ساڵ تێپەڕیوە سەر ئەو پرۆسە سیاسیە لەبەرەوە لە ماوەی ئەم 2 ساڵە ئەم پرۆسە سیاسیە کە باسی فیدراڵیەت بکە کە باسی بنیانناوەی عێراق بکە لەسەر بنەمایەکی نوێ کە کۆتایی بێ یان بنبەست بێ یان دەتوانێتێکی داخراو بێ بێگومان ئەم حاڵەتانە ئەبینی واتە بنەماکە بێ بگەڕێتەوە بۆ پرۆسی سیاسی سوپا ناکرێت لە شوناسی دەوڵەت جایکەیتەوە سوپا نەکرد سوپا هەموو هێزە چەکدارەکان وا تەماشاکەم ئەو حاڵەتە هەیە کە باسی پێشمەرگاکە عەیاد عەلاوی ئەوە حاڵەتی ئەمری واقعە پێش بنیانناوەی پێش 2023 دروست بووە پێشمەرگە کۆنترە لەم سوپان نوێی کە ئێستا بە عێراق دروست بووە بۆیە ئێستا کە باسی پێشمەرگا کرێ وەکو ئەمری واقع باس دەکرێت نەک وەکو قەناعەت. باشە کاکاوە زۆر باشە کاکاوە پێ دوانێ ئەم سوپایی کە سەرانی عێراق شانازی پێوەکەن و بە باڵایە هەڵەدەن و بە قارەمانیێزانن کە هیچ شەڕێکیشی نەکردوە جگە لە کورد کوشتن بەولاوە پێ دوانێ ئێستاش ئەم سوپایە پەروەردە دەکرێت بە عەقڵیەتی دژی کوردبوون واتە سوپای عێراق سوپایەکە هیچ جیاوازیەکی لەگەڵ سوپای سەردەمی نازیەکان نییە و بە دژایەتی کورد پەروەردە دەکرێت. کاتێک ئاراستەی سیستمی سیاسی لەسەر بنەمای ئەم جاکاریە بێ و کردەوە سیاسیەکان ئەوەی ئاکتی پرۆسی سیاسی ئاکتی سیاسی ئەوەی ئەکرێ کە لەسەر ئەساسی ژاکاری بێ لەسەر ئەساسی دژایەتی گەلێک بێ لەسەر ئەساسی پێشەکردنی مافەکان بێ چاوەڕێ چیەکەی لەو دامەزراوانەی کە ئەو دەوڵەتە دروستی کردووە بۆیە تێکڕای ئەو دامەزراوانە ئەنی بۆ نمونە ئەگەر تۆ تەماشا بکەین با بە فراوانی تەماشاکەین کاتێک کە بڵێن کە باسی بوجا کرێ باسی ئەوە کرا کە ڕئیسی وزەرا ڕازیە بێ بەڵام وەزیری دارایی ڕازی نابێ وەزیری دارایی ڕازیە بێ مدیر عامەکە ڕازی نابێ مدیر عام ڕازیە بێ بانقە ڕازی نابێ ئەمانە هەمووی مؤسساتی ئەو دەوڵەتەیە سوپا بەشێکە هێزە چەکدارەکەیە محکەمە ئیتیحادەکە هێزەکە سیاسەکەی ترە مەبەستم ئەوەیە ئەبێ تەماشای ئەم سوپایە بکەین تەماشای هێزە چەکدارەکەی بکەین لە چوارچۆی ئەو کارە سیاسیی کە ئەکرێ لە بەغداد لە دەوڵەتی لە حکوومەتی فیدراڵ ئەمە بنەمای بابەتەکەیە لەبەرەوە ناکرێ ئێمە سوپا داماڵین یعنی سوپاس شێک نییە داماڵاو بێ لەوەی کە هەیە لە بۆچوونی سیاسی سوپا ئامرازە داردەستە لە هەموو جێگایەک وایە داردەستە بۆ هێزەی کە دەستی بەسەر دەسەڵاتە گرتۆ لە هەموو وڵات دەوڵەتێکدا. زۆر باشە کاکاوە ئاماژەتان بەو خاڵە گرنگەدا کەواتە دەوڵەتی عێراق بە چاوی دوژمن
سەیری کوردستان و خەڵکی کوردستانیش دەکا زۆر بەڕێز کاوە مەحموود سکرتێری حیزبی شوێعی کوردستان ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان ماندوومان کردی سوپاس بۆیەوە شەوتان باش سەر چاوان سەر چاوان